لە دوای واژۆکردنی ڕێکەوتنی لە یەکترگەیشتنی ئەنکەرەی نێوان فایز ئەسسەراجی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لیبیا لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا لە بواری هاریکاری ئاسایش لە ناوچە دەریایەکاندا نیگەرانی پشتیوانانی خەلیفە حەفتەری لێکەوتەوە بە تایبەتی میسر کە چەندین ساڵە بە دەستوەردان لە کاروباری ناوخۆی لیبیادا ڕێگری دەکات لە چەسپاندنی ڕەوتی شۆڕشی گەلانی ئەو وڵاتە. بەپێی ڕاگەاندراوی نووسینگەی پەیوەندیەکانی سەرۆکایەتی تورکیا ڕێکەوتنەکەی ئەنکەرا هاریکاری ئەمنی لە نێوان هەردوو وڵات و گەڕاندنەوەی سەروەری بەسەر ناوچە دەریایەکانی لیبیا دەگرێتەوە بە پێی مافی هەردوو وڵات لە یاسای نێودەوڵەتیدا. چاوەژۆغڵۆی وەزیری دەرەوەی تورکیاش لەو بارەوە ڕایگەیاند کە وڵاتەکەی دەتوانێت لەگەڵ هەموو وڵاتانی سەردەریای ناوەڕاستدا گفتوگۆ بکات جگە لە بەشە یۆنانیەکەی قوبروس. لە نیسانی ڕابردوودا کە میلیشیاکانی خەلیفە حەفتەر هێرشیان کردە سەرپای تەختی لیبیا، دۆناڵد ترامپ پەیوەندی تەلەفۆنی بە حەفتەرەوە کرد و پەسنی دژایەتی ناوبراوی کرد بۆ جەنگی دژە تیرۆر. لە کاتی خۆیدا ئەوە بە چرای سەوزی کۆشکی سپی لە قەڵەمدرا بۆ لێدانی حکومەتی تەبای نیشتیمانی کە نەتەوەیەگرتوەکان بە تەنیا دەسەڵاتی شەرعی ئەو وڵاتەی ناساندووە. بەڵام لە دوای شکستی حەفتەر لە بەردەم خۆڕاگری ترابلوسدا، حەفتەر و هاوپەیمانەکانی لە هەموو دەرگایەکیاندا بۆ کۆکردنەوەی پیتاک و پشتیوانی بووی، بە تایبەت پشتیوانی رووسیا و بەشداری کۆمپانیای ئەمنی فاگنەری رووسیا لە جەنگی لیبیادا کە کۆمپانیایکی نزیکە لە ڤلادیمیر پۆتینی سەرۆکی ئەو وڵاتەوە. کۆشکی سپی نیگەران کرد و هەفتەی ڕابردوو شاندێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ حەفتەر کۆبوونەوە و پەیامی واشنتۆنیان پێگەیاند کە پێویستە شەڕی سەر تەرابلوس ڕابگرێت و ڕێگە خۆش بکات بۆ گفتوگۆی نیشتیمانی. ئەو هەنگاوەی واشنتۆن دەری دەخات کە ئەو وڵاتە نیگەرانە لەوەی کە لە دوای خۆسەپاندنی مۆسکۆ لە کەنارەکانی خۆرهەڵاتی دەریای سپی ناوەڕاست لە سووریا بە هەمان شێوەش خۆی قایم بکات لە کەنارەکانی لیبیا و باشووری دەریای سپی و باکووری ئەفریقا. بە تایبەتی لیبیا وڵاتێکی دەوڵەمەندی نەوت و گازە و نزیکە لە ئەوروپاوە و قوڵایی استراتیژیە بۆ چوونە ناو ئەفریقاوە. ئەو ڕێکەوتنەی ئەنکەرا بەبێ ئاگاداری ویلایەتە یەکگرتووەکان ئەنجام نەدراوە چونکە تورکیا دووەمین وڵاتی ناتۆیە، بۆ جارێکی تر پێگەی حکومەتی تەبای نیشتیمانی بەهێز دەکاتەوە لە بەرامبەر تەوەرەی دژە بەهاری عەرەبیدا. بۆیە بەرپرسانی میسری سیسی نیگەران کردووە.